سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی ژیان و خەباتی یاران. لەگەڵ تاینداین بۆ پێشکەشکردنی بەشی دووهەم و کۆتایی وتوێژ لەگەڵ هاوڕێ ڕەحیم مەلەیکی هاوڕێمان بن. هاوڕێ ڕەحیمجان دووبارە بەخێر بێەوە بۆ درێژەی وتوێژەکە. لە بەشی یەکەمی وتوێژەکەماندا تا ئەو مەقتەعا هاتین کە ڕاپەڕین دەکرێت و باسی جەمعیەتەکان کرا، باسی دەور و نەخشی ئەمسالی کاک ڕەحیم و خۆڕێخستنی هێز و سازمانەکان لەناو کۆمەلگادا کرا. کاک ڕەحیم تا ئەو مەقتەعا نەبووە بە پێشمەرگە، بەڵام لە کۆتایی قسەکاندا مراجعە دەکا بە کۆمەڵەوە، خۆی وەک پێشمەرگەی کۆمەڵە لەناو کۆمەڵدا دەبینێتەوە. لەم بەش لە توێژەکەماندا هەوڵ دەدەین کە مەقتەعی پێشمەرگایەتی، ژیانی پێشمەرگایەتی هاوڕێ ڕەحیم باس بکەین بۆ بە دوای ئەوەشدا بێگومان دوای سەردەمی پێشمەرگایەتی و هاتنی بۆ ئەم وڵاتانە و ژیان دەست پێکردنەوەی ژیانیشی ئاسایی، بەڵام لە شرایەتێکی جیاوازتردا. کاک ڕەحیم کاتێک دەبێ بە پێشمەرگە، ئەو کات شارەکان بەدەست هێزی پێشمەرگەوەیە، وەلەوانە هێزی پێشمەرگی کۆمەڵە. تەمەنی پێشمەرگایەتی کاک ڕەحیم لەکوێ دەگوزارێت و چالاکیەکانی هێزی پێشمەرگە لە ناوچەدا و لەوانە کاک ڕەحیمیش وەک بەشێک لەو هێزە چین، ئەگەر پێم خۆشە لەو زاویەوە واریدی بەحسەکەمان بین. زۆر سپاس. حتمما هاوڕە کەریمجان زۆرم پێخۆشە، بەڵام دووبارە تاچیندەکە بوانە مەجبورم گوڵبژێری کەم بەهۆی ئەو پرسیارەی تۆ ئەوەندە ئەو ماوەی تەمەنی پێشمەرگایەتی ڕاستە پێشمەرگەی ناوچەی بۆکان بووم و لەوێ مەراجعەم کردوانە، بەڵام بۆ چاشنی قسەکان و ڕێزیش بۆ خۆت و بینەرانی بێ ئەوەندە ڕەتاوم کە ئەوەندە خڕکردنەوەی تۆ زەحمەتە. من ئەو ساڵی 58 بوو کە مراجعەم کردوانە لە مەقەڕ وەرگیرام و چوومە نێو واحدی پێشمەرگە و ئێتە سەریعەن لە بۆکان کارەکە کاری فعالیەت و چالاکی و جەولە و ڕاستە لە مەقەڕ بوون، بەڵام کاری سازماندەهی لە ئاوایەکان و سەردانی ئاوایەکان و جەولەی سیاسی و سەرلاحکردن و ڕووی ئاوەریتە وردە بە کۆمەڵە زۆر بوو. و ئیتە ئەو وەختە مەسەل لە ناوچەی بۆکانیش وەک بەشێ لە ناوچەکان ئتر خودی نێو شار ئەوەندە هێز هەبوو کە هێزەکان لە ئاوایەکانی مەسەلەن وەک چاوەرچین و قەرەکەند و بەرحاڵ دەور و بەر و قەرەجۆز و بەرحاڵ محیتی بەشی فەیزوڵڵا بەجێ ئەوانە کۆمەڵە بنکە بکاتەوە و لەوێ عەمەلەن بنکە بە ناوی خۆیەوە و هێزی خۆی هەبێ و پێشمەرگە وەرگرێ و لە ماوەیەکی کورتدا کۆمەڵە لە منتەقەدا لە منتەقەی بۆکان و وەک باقیینەکان وەسعەتێکی زۆر عەجیبی پەیدا کرد و حتا دەڵم هەر بۆکان نەبوو لە ئاوایەکانیش ئەم بنکە و مقەڕانە دەکرانەوە و خەڵک مراجعەیان دەکرد وە پێی توانایی و ئەوەی کە وەخت بەڕاستی ئەوەی کە دەڵێن بە لەحازی سلاحەوە بە لەحازی مسەلاحکردنەوە ئێمە کەممان بوو، یا ئەوەی کە زۆرترەوە بوو کە لە شەڕەکاندا کە داهاتە پێشە وەرمان دەگریا، ئەوەی کە لە پێش دەورانی انقلاب بۆ دەستکەوت. من ئەگە بووم بە پێشمەرگەی کۆمەڵە و لێ خۆم تاویلدا هاوڕە کەریم ماوەیەکی کورتی پێچوو لە بۆکان لەگەڵ هاوڕێی کە مەموریەتێکیان پێداین کە هەمڕاهی یەکێ لە هاوڕێیانی کمیتە ناوەندی کە ئەو وەخت بەشی نظامی تشکیلات بۆ بوو، مەموریەتێکمان وەرگرت و بەرەو کامیاران چوونەکەشمان هەموو لە ڕێگاهایەکی ریسک و خەتەر و بێڕاهە بوو، چون هەمووی دەوڵەت گرت بوویەوە مەجبورین بە دەهاتەکەواندا بڕۆنەوەوانە و تقریبەن ئەو چون ماوەیەک چوین بۆ منتەقەی کامیاران و لەوێ لە ئاوایەکانی دانە و ئەو منتەقانەی کە بە پێی مەموریەتێکم ڕفێقەمان بووی و ئێمە حفاظەتمان دەکرد، ئەمەلەنیش لە بازێ لە فعالیەتایی کە شەڕ دەبوو لەو منتەقانە بەشداریمان دەکرد. دوای ئەو مەموریەتەکە ئەوە بوو کە چوین سەردانی ئەوە بوو کە چوینە نێو بۆ مەریوانیش، ئەوە شاری مەریوان هەموو بەدەستخۆمان بوو و بە پێی ئەو مەموریەتی کە بووی ئێمە هەر لەگەڵ ئەو ڕفێقە بووین، بەڵام لەوێ لە مقەڕهای
خەڕی پێشمەرگەوە لەناو پێشمەرەکانیەوەدا لە فعالیەتی ڕۆژانەیاندا وەخت لە نیگابانی و هەمووانەوە بوو بەشداریمان دەکرد و بەدوایەوەدا وەختی بە ماموریت هەر لەو ماموریەتە حرەکەتی بادیمان نێو شاری سنە بوو کە ئێمە چوینە نێو شاری سنە ئەوە خستنە تقریبەن بەشێکی بەدەست پێشمەرگە و بوو بەشێکی زۆری بەڵام وەخت فرودگا و پادگان و باشگای ئەفسەرانەوەوانە بەدەست دەوڵەتەوە بوو و ماوەیەکی لێ ماینەوە و لەوێ شەر وەک باقی شوێنەکانی کە لە نیگابانی و ئەمنیەتی شار و ئەو ڕفێقەماندا بەشداریمان دەکرد و دوای ئەو ماموریەتە ئەمە گەڕامەوە بۆ ناوچەی بۆکار. من لێرەدا پرسیارێکی بڕێک بەرفراوانتر لێ بکەم. دوای ئەوەی کە ئەم ماموریەتە ئەنجام دەدەی و جیاواز لەوەی کە ڕەنگە ماموریەتی دیکە و لە ئۆرگان و شوێنەکانی دیکە یا لە شارەکانی دیکەش هەڵسوڕانت بووە، پێم خۆشە باسی ئەوە بکەیت لەو مەقتەعەدا کە تۆ پێشمەرگەی. من بیرەوەریم هەیە لە زۆر ڕفێق ئەو کەسانی کە هاوتەمەنی من بوون بۆ خۆناغێکی زۆر کورد ماوەش بوو بێت چون و بوون بە پێشمەرگە و ئەگە تەنانەت 2 مانگ 3 مانگ و کەمتر لە ساڵیش بوو بێ هاتوونەوە تا ماوەیەکی زۆر درێژ وەختێک باسی قسەمان دەکرد خاتراتیان دەژێڕاوە شیرینترین خاتراتەکانیان لەو مەقتەع زەمانیە لەو دەورانە کورتەی کە پێشمەرگی کۆمەڵە بوون دەیانژێڕاوە و زۆریان هەتا لە لەحنی شۆخیدا دەیان کرد ئێمە بەر لەوەی کە بچینە ناو کۆمەڵە جۆرێک ئەوان دەگەیان کە ئینسان نەبووین، خۆیان بە حیوانێک بە شتێک تەشبیه دەکرد بەڵام چووین ناو کۆمەڵە بووین بە ئینسان. لێردا ئەمە مەفهومیشی زۆر هەڵدەگرێت. پێم خۆشە ئەو بوون بە ئینسانە بەو مانایی کە ئەو ڕفێقانە بە زمانێکی سادە لە خۆیان تاریف دەکرد و لە کۆمەڵە. پێم خۆشە بزانم کۆمەڵە جیاواز لەوەی کە یا هێزی پێشمەرگی کۆمەڵە جیاواز لەوەی کە هێزێکی شەڕکەرە هێزێک ئەسلحەی کردوتە شان و لە بەرابەر دوژمندا دەوێستێتەوە، ئایا بەڕاستی ئەمەلکردی ئاموزش دەهەندەشی هەیە؟ ئایا ئاموزش دەدا بە کۆمەڵگا؟ ئایا ئەو نیرووە ئاموزش دەدرێت؟ بە چه ڕەوشێک ئاموزش دەدرێت و ئەو ئاموزشانەی کە لەناو کۆمەڵگادا لەناو کۆمەڵەدا داوای لێبوردن دەکەم هێزی پێشمەرگەی کۆمەڵە فێری دەبێت چییە کە جیاوازترە لە ئینسانێکی ئاسایی ناو کۆمەڵگا؟ من ئالێدا شتێکی کورتترت بۆ بژێڕمەوە بۆ حضوری زێهنت. ئەگەر ئیشتیبانەکەم ساڵی 60 بوو، ئەگەر ئیشتیبانەکەم لە ناوچەی سەقز ئاخوندێک کە لە قومەوە هاتبوو بۆ ئێرشاد لە پایەگاکانی ئاخکەند و مەرخوزی ناوچەی سەقز لەلایەن کۆمەڵەوە دەگیرێت بە ئیسارەت دەگیرێت. ئەو مەلایە وەختێک قسەیان لەگەڵ دەکرد تقریبان 3-4 مانجێک لە دەست کۆمەڵەدا بوو دواتر ئازاد کرا. وەختی قسەمان لەگەڵ دەکرد دەیکوت من ئەگەر ئیجازەم بدەن و ئازادم بکەن و نەمرم بچمە و منتقەی خۆم هەموو ئەوانی کە پێیان گوتم تا ئێستا کۆمەڵە بە کاشی سەرت دەبڕێ چ دەکات چەند جینایەتکارە و کافرە ئەوە من تەنیا نەقدێک دەچمەوە قەسەمی خوارد بە قورئان بە ئیمام عەلی بە ئیمام زەمانی هەرچیەک من کە بچمەوە دەبێ ئەوە بۆ خەڵک باس بکەم کە ئیشکالی کۆمەڵە تەنیا ئەوەندەیەکە دینی نییە. جیاواز لەوە ئەگەر هەر کەسێک بیەوێت ڕەوشێکی ئینسانی فێر بێت، دابی ئینسانی نەریتی ئینسانی فێر بێت بۆ خۆی وەک ئینسانێک ببینێت لازمە لانیکەم 3 مانگ تەوسیە دەکەم بچنە ناو کۆمەڵە فێری دابوو نەریتی ئینسانی بێت. ئەو شێوەیە کە ئەوەندە تەئسیر لەسەر ئاخوندێکدا دەنێت لەسەر مەلایەکی کە هاتووە بۆ ئیرشادی نیروی سەرکردگەری ڕژیم بەڵام ئەوەندە باری فکریەت و ڕوانگەی ئەوەز دەبێت چییە بەڕاستی؟ کۆمەڵات چۆنی بەرخۆت بە کۆمەڵگا دەکرد؟ هێزی پێشمەرگە چ دەور و نەخشێکی بوو؟ چ پرەنسی بوو؟ کەسایەتیەک لە کۆمەڵە و لە هێز پێشمەرگەی کۆمەڵە دەبیندراکە ئەوەندە بۆ ناو کۆمەڵگا موەسر بوو لەباری ئاموزشەوە. هاوڕێکەری من ئەگەر لە قسەکانی ئەوەڵدا باسی ئاموزش کرا بەحسم ئاموزشی نظامی بوو، بەڵام کۆمەڵە
وەختی نابێ ئێمە بیرۆکەی کۆمەڵە هەر بەوە بدەین کە کۆمەڵە هێزێکی مسلح بوو. منەگە باسی ئەحساسی دانەیە لە تێدادێ لە هاوڕەکانت جێراوە منەگە ئەلێرەوە ئەحساسی خۆم باس بکەم ڕاستە لە خانەوادەیەکی چەند نەفەری لەدایک بەڵام وەختێ بەچوونم بەنێو کۆمەڵە من ئەحساسم کرد ئەو سەر بۆ سەری کوردستان ئەو سەر بۆ سەری ئێران نێو کرێکاران تەواوی ئاوایەکان زەحمە کێشەکان ئەوانە بابە من خانەوادەیەکی بێپایانم خانەوادەیەکە کە ئەو ئاسمانەی بەسەرەوەیە یعنی هەموو بە خانەوادەی خۆم ئەحساس دەکرد شتەکە لەلایەن ئەوانی شەو متقابلەن وابوو وەختی ئێمە دەچوینە نێو خەڵکەوە دەچوینەوەکە ئەو پەزیرشەی کە لە ئێمە دەکرا ئەو محەبەت و ئێحساسی دایک و باوکایەتی کە لە ماڵی ئێمە بەجێمان هێشت بوو لە نێو خەڵکدا پێمان دەکرا و پێشمەرگەی کۆمەڵە من بۆیە بستمەوە ئەرزکەم کە من بۆ خۆمەوە ئەحساسم بوو هەموو کوردستانم بە کەس و کاری خۆم دەناسی هەموو کوردستانم بە شارەکە خۆم حساب دەکرد و هەمووشی خانەوادەیم بوو خۆم بە ڕۆڵەیەکی ئەم خەڵکە بەڕاستی لە خەڵک ئەم ئێحساسم پەیدا کرد بەڵام ئەوەی کە پێشمەرگەی کۆمەڵە تەنیا هێزێکی شەڕکەری کە حماسە دەخڵقێنێ نەبوو پێشمەرگەی کۆمەڵە وەختێ دەشات ئەو ئامۆژشە دەدرا و ئەو کەسانەی کە زۆربەی ڕویان لە کۆمەڵەش دەکردوانە دیارە تەبعەن لەگەر ڕێزمە حتمما ئەوانەی کە ڕوو تێدەکەن ئەنگیزەیەکیانەیە بە ئەنگیزەیەکەوت دێن وەختێ دەهاتنە نێو ڕێزی پێشمەرگەی کۆمەڵە و کۆمەڵە و تایبەتمەندێ بوو بە لە حازی سیاسیەوە لە بەرنامە و بیر و باوەڕێکە بووی فعالیەتی بۆ دەکرد تەبلیغی بۆ دەکرد تەرویجی بۆ دەکرد و لە عینی حاڵدا دەیزانی ئەسلحەکەی لە خزمەت بیر و باوەڕەکەیدایە نەک بیر و باوەڕەکەی لە خزمەت ئەسلحەکەیدا تا وەختی ئەمە بێنین نمونەی لێ دەربێنین نمونەهای یەکجار زۆرن مەسا هەر ئەوەی کە بەرخودمان بە خەڵک ڕابطەمان لە نێو خەڵکدا خزمەتکردنمان بە خەڵک کۆمەڵە ئەو وەختانی کە دین باز دە بەشە لی نەکەیت کۆمەڵە وەسیعتر بوو لە هێزێکی شەڕکرد کۆمەڵە مەسەرەن لە ئاوایەکان دەرمانگای هەبوو مەجانی خەڵکی معالجە دەکرد مەسەرەن لە بیرمە لە بۆکان ئەو مەقتایی کە تێدا بوو تێدادێ لە مەرەسەکانی بە معلیمەکانی خۆی ئاوادان کردەوە تەدریسی تێدا دەکرد هەرچەند بە لە حازی جمهوری ئیسلامیەوە ئەمە ئینی نەبوو مەقبولیەتی نەبوو بەڵام ئەوەی دەکرد ئاگاهگەری دەکرد خەڵکی ڕۆشن دەکەوت لە نێو خۆیدا پێشمەرگەی کۆمەڵە ئێعتماد و ئیمانی و باوەڕێکی تایبەتی و بە یەکتری کە هەمان بوو مەشهورە تۆ نمونەیەکە جێراوە با منیژە لێرە لە پەرانتزێکدا ئەو نمونە بژێرمەوە کە پێشمەرگەی کۆمەڵە بەوە مەشهور دەڵێ لەسەر جامانەشڕەی یەکتری خۆیان بەخت دەکرد ژیانی خۆیان لە دەستدەدا ئەمە ما بەیزای معنی ئەمە چییە کە ئێمە بۆ ئاوا فداکار بوون لە قەباڵ یەکتریدا و لە عینی حاڵدا قاتە لە بەرابەر جمهوری ئیسلامیدا کاری سیاسیمان دەکرد هەرە نمونەی کە تۆ باست لەو مەلایەکرد هیوادارم ئەو نمونە بێ کە من لە بەشێ لە جەریانەکە ئاگادارم کە هێنابوویانەوەانە و نمونەی واش زۆر بووە ئێمە ئەسیرمان دەگرت ئەسیرێک کە دەگیرا ئیجازەی بێ احترامی نەبوو پێی بکرێت لەو لەحزەوە کە ئەسیر بوو تەواوی قانونی کە لە مەوردی ئەسیردا ئەوە کۆمەڵە بوو لەگەڵی بەرخوردەکرا کە ئێستا دەتوانم بڵم لە کشوەرهای زۆر مدعی دموکراسی و نیژداوان ئەو بەرخوردە نەکراوە وەختی بریندار دەبوو ئەم سەربازەیان پاسدارە هەرکەس بوو تا ئەو لەحزەی کە تەقی کرد بوو بە برینداری وەختی دەکەوتە دەست پێشمەرگەی کۆمەڵە هەرەو مەعالجەیان بۆ دەکرد کە بۆ منیان دەکرد ینی کۆمەڵە تەنیا ئەسلحەکەی نەبوو ئەسلحەکەی لە خزمەت بیر و باوەڕەکەیدا بوو کۆمەڵە باری نظامەکەی باری ئەسلحەکەی ئەوە بوو کە دەوڵەتی جمهوری ئیسلامی بەسەر ئەم تشکیلاتیدا و بەسەر کوردستانی داسەپان کە تۆ دەبێت ئەسلحەت پێبێ خۆت پارێزی بۆچی بۆ تەبلیغی ئەهداف و بیر و باوەڕەکەی خۆت کۆمەڵە ئامۆژگای هەبوو ئامۆژگای ئەو مەختەی شەست کە باست کرد جیاواز لەمە ئینەوانە ئێمە مەسەلەن ئێمە بەشێکمان بوو بە نێوی کۆمۆسیۆنی پەروەردە و بارهێنان کە ئەو وەخت لە مامۆستایانێکی بەڕێز کە دەستی هەمویان خۆش بێ ڕەنگە مەجاڵ نەبێ نێوان بێنن بەڵام کۆمۆسیۆنێک بوون کە لە هەتا کتێبیان چاپ کردووە من نازانم چەندە مەجاڵە بێ من کتێبەکەم لە بەردەستە کە نازانم لێرەوە چەندە مەجاڵە بێ لە گۆشەیەکە و دوربینەکە بێت سەری کتێبی یەک ئەلفوبێ 1 و 2 کە ئەو وەخت لە ئاوایەکان تەدریس دەکرا نیشانیان بدەی حەز بکەی نیشانیان بدەی کتێبەکان دەتوانین من ئەگە زاویەی دوربینەکە خراپنەکەم وانە من 3 جڵدا من حەزەکەم بۆ بینەرانی نیشان بدەم واگە قابلیەتی ئیسفادەی هەیە یا لەوە زیاتر من
بەڵێ بەڵێ ئەو کاتێکە دەرس دەکراوە بە لە قوتابخانەکان لە قوتابخانەی سەرەتایی و خەڵک فێری زمانی کوردی دەکرا لەلایەن هێزەکانی پێشمەرگەی کۆمەڵەوە بەڵام وەکو معلم یا زمانوان. بەڵێ ئەم کتێبانەی کە ئێستا ملاحەزەتان فەرموو ئەمە ئینشاراتی کۆمەڵە داوێتە دەرێ. ئێمە بیمارستانمان هەبوو، بیمارستانێکی گەورە کە فقط بۆ پێشمەرگە نەبوو، ئەسەن لە منتەقەدا وەک بیمارستانێکی لە خزمەت خەڵکیشدا ئیسفادەی لێ دەکرێت. تەوای ئەو کارانێک کە کۆمەڵە مەسەن لە بەرنامەکەیدا بوو خۆی وەک ئەو وەخت ئەوەندێکی دەختیادا بوو خزمەتی بۆ خەڵکەش دەکرد. ئێمە لە نێو خۆماندا وەختە پێشمەرگەی کۆمەڵە دەهات ئەگەر ڕەنگە لەو لا بیستێتەوە مەسەلەن یەک مەورد کەسێک بەو ئەنجیزەوە نەهات بێت، بەڵام وەختی هاتوۆتە نێو جەوی کۆمەڵەوە وەختی نێو پێشمەرگەی دیوە خۆی دوای ئەترافی کردوکتوەکە کە من بەڕاستی بۆ بیر و باوەڕێەوە هەتا مەڵام وەختی جەوی ئێوەم دی ئێستا ئاسمانیش بێ بە شوێنمدا ناسمەوە، ینی ماوەتەوە ئامۆزش دەدا بە لە حەز مەسلەی بێسەوادی مازن بێسەوادی نەک بۆ ئەدەبیاتێک ئێستا بێت خوێن و نووسینەوە بڵێن بێسەوادی تۆزێک بەلامەوە کلمەیەکی قورسە مەسا ئەو ڕفێقانەی کە دەهاتن لەلایەن ئەم ڕفێقانەی کە بلەخەرە خوێن و نووسینیان زانی دەرسیان پێ دەکوترا بۆی کە بتوانن ئیمکەنوانە ئەمە بە عام بوو ئەو مەلایەشی کە باس کردەگە هیوادارم چون یەک نمونە زۆر دەنجیدا ئەو مەلایەک بوو ئیتفاقەنی دایرەی سیاسی ئیدۆلۆژیک بوو کە دەچوو لە پایەگاکان تەدریسی دەکردوانە ئەمە لەو ئاخرانەیدا لە یەکێ لە مەقەڕەکانی ناوچەی بۆکان بوو کەم بۆ خۆم چەندجارێک بۆ هەواخۆریوانە بردوومەتە دەرە ئیتفاقەن یەکێ لەوانە بوو مەسەلەن بۆ خۆی ئەوەی کە لە لای من دەیکودێتی دەیکو من ئەگەر زۆر متالعی دەکرد ئەو کتێبانەی ئێمە مەسەلەن داوای دەکرد مەسە ئەوڵین جار کە داوای بڕێ لە ئاساری مارکسیستیوانی کرد من پرسم تۆوانت بۆچێت تۆ ئەوانەی کە تۆ داوای دەکەی ئێمە نیمانە نابا بە هەروانەیەوەم دەبێت چوم دیتم دەیخێنێتەوە تا جارێکی بۆ هەواخۆری بربوومانە دەرەفتی من وەسێتم نردوێتەوە بۆ ماڵێ نامۆشتی بەڕێ دەکردەوە ئێمەش تەبان دەماگەیان پتی وەسێتم نردوێتەوە بۆ ماڵە کە وەختێ خەبەری مەرگی منیان پێدەگا یا من دەمرم وەک ئەو ئاخوندە نەمنێژن ینی باوەڕی بەوە نەمابوو ینی تاسیراتی کۆمەڵە ئەو دنیایی کە ئەو تێدا قەراری گرتبوو بۆ ئەو ماوە لە زیندانی کۆمەڵە حتا زیندانەکانی کۆمەڵە واقعاً مرکزی ئامۆزش بوون سەرباز پاسدار هەمووانە ناڵم 100% بەڵام نمونەهایەکی یەکجار بەرچاون وەختێک کە چوونەتەوە تاو گۆڕاو نەچوونەتەوە بەلای ڕژیمەوە تەغیریان تێدا پێکاتەوە ئەوی شەر دلیلی ئەو بەرخوردە ئینسانی کۆمەڵەکە کردوەوە کۆمەڵە تەنیا ئەوە نەبوو کۆمەڵە بە دلیلی ئەو بیر و باوەڕەکەی قایم بوو باوەڕی بەو شتە بوو ئیمانە لە وجودی پێشمەرگەی کۆمەڵە و پێشمەرگەی کۆمەڵە هەڵقڵاوی نێو جەماوەری خەڵکی کوردستان و کرێکار و زەحمەت چێژ بوو و هەر ئەو ئیمان و بیر و باوەڕە ئەو خۆشەویستیە ئەو ئەتەمادەی کە خەڵک بە پێشمەرگەی کۆمەڵە بوویان هەموو تێکەڵ دەچێشراوە کە پێشمەرگەی کۆمەڵە دەیتوانی بەڕاحەت لە هەر بەرزایی و دەشت و دۆڵێکی کوردستان کە پێی خۆش بێ لەگەڵ جمهوری ئیسلامی حماسە بخڵقێنێ پایەگا بگرێ پێم خۆشە وەکو ئاخرین پرسیار لەم مەقتەعە لە ژیانی پێشمەرگایەتی بەڕێستان لە 58ەوە تا ساڵ 1370 بزانم پێشمەرگە لەو فاصلەدا بێگومان ناوچەی جۆرا جۆر چووی و ئەو کاتانە ئەمەلیات و دەرگیری لەگەڵ هێزەکانی ڕژیمی داگیرکەردا زۆر بوون لەو پەیوەندیەدا هەم ئەگەر بیرەوەری خۆش یان ناخۆشت بە نەزەر دەکرێت باسییان بکەی وەکو مەقاتەی لە ژیانی خۆت هەم ئەوەی کە پشتی جێبهەیە کە بوو ماڵە ئەمنەکانی خەڵک بوو کە بۆ پێشمەرگەی کۆمەڵا وەکو خانەخوێ وەکو ماڵی خوان وابوو کاتێکە لە شەڕەکان دەگەڕانەوە کاتێکە دەچون بۆ جەولە لەم دێ بۆ ئەو دێ لە شار دەگەڕانەوە بۆ دێهاتەکان خەڵک بە ژیان و دڵ لە باوەشی خۆیاندا زیان دەکردنەوە ئەوەی کە لە دەستیان هەتا لە سفرەی بێ بەزاعەتی خۆیان بێبەشیان نەدەکردن و سەهمیان بوو ئەوەی کە ئاوە سفرەی خەڵک یا دەرگای خەڵک بەڕووی هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە پێشمەرگەی کۆمەڵەدا کراوە بوو هەمیشە هۆکارەکەی چ بوو ئایا جگەلەوە بوو کە پێشمەرگەی کۆمەڵە ئینسانێکی شەریف و
ئەمین بوو یا ئایا تایبەتمەندی دیکەی بوو بەڕاستی پێم خۆشە لەو پەیوەندیدا هەم بیرەوەریەکانی خۆت هەم ئەوەی کە ئەو تایبەتمەندیانەش چی بوون کە خەڵک ئاوە دەرچوی ماڵی خۆی دەکردەوە بۆ پاراستنی ژیانی پێشمەرگی کۆمەڵە. هاوڕێکەریم بیرەوەریەکانە گاوە مەقتەعیش و کورد چەند ساڵێک گاوە ساڵ بیان خەمە سەریەک و پێدا بڕۆین هەر بەو دلیلێکە ئەوەڵ ئەرزم کردی مووقعەتی ئەو وەختی کە پێشمەرگە بووموانە مەسەلەن دەتوانم بڵم 2 ساڵ 3 ساڵی سابت لەو ئاخرانەدا بوومە ساڵی سابتم نەبووە من ئەرزم کردی دوای و ماموریەتە کە هاتمەوە پاییزی 59 دووبارە هەر بەو مەسیرەدا ماموریەتی کە ئەو وەخت 4 نەفەر بووین هەر لەگەڵ ئەو هاوڕێی کە کاروباری نظامی کۆمەڵی دەکرد بەرەو منتەقەی سنە کە شەڕەکەی سنە دەستی پێکرد بوو شاریان بەجێ ئەو چ بوو بارحاڵ لە تەراحەوەدا بەڵام تا ئێمە گەیشتینە هاوڕێشوان و زندەیات هاوڕێشوان و چەندانێکی بارحاڵ ببورن ئەوانە نێوەکانێ بە فەرماندەیەکی جوان شاریان تەخلیە کرد بوو دوای ئەو ماموریەتش بوو هەر چوینەوە مەریوان و دوایەوە هاتینەوە بانە ئەو وەختە دەوری پادگان گیرا بوو شەڕەکانی نێوشاد نێو پادگان و دوایەوە جەلبی سەیاحان کە وەخت بەدەست پێشمەرگە بوو و ئەربابا و دوایەوە ئاخرین جاریشکە و هێرشەکە کرا ستونەکە لە ئەربابا تێکشکە بە دوای ئەوانەدا ئەمانە هەموو هەڵدەگەڕێتەوە تا بەرمەختەی ساڵی 62 من ئەوانە هەموو گەڕاوم و وەک پێشمەرگەی کۆمەڵە بەشداریم تێدا بۆ وەزایفێکە بوومە کردومە بە دوای ئەوەشدایەتە هاتمەوە منتەقە ساڵی 61 ئەوە بوو بۆکان گیراوە هاتی نەدەرە بۆ منتەقەی چاوەرچین و خوراسانە و ئاجیکەند و سەدرابادەوانەوە تر لەو مەختەعانەشدا بەرحاڵ من پێی دەڵم وەزیفە بە پرسیارەتی نەک ئەو کلمەکەین دەکەن وەزایفێکە من بە مەسپێرداوە هەم بەرپرسی واحدی پێشمەرگەم بەدەستەوە بۆ هەم ماوەیەکی کورد لە دەرمانگای کۆمەڵە کارم کردووە هەم لەو ئاخراندا لە خوراسانە کارەکان نەگەچوی دەکەوت بەشێک پیان دەکوت مۆتۆرالات کە چەندین مۆتۆر بوو کاری پێیکڕەوە بتیان پێ دەکردوانە بڵێم پۆست ڕسانیوانە بەرپرسی و مۆتۆرانە بوو مۆتۆر بەرقێکمان بوو کاری خەیاتخانم بۆ وردی دەکرد دۆشکەم پێ بوو خلاصە سەرتانێشەمە بوو کە شەڕی لەو ئاخراندا دەوڵەت تێرشی کردو و منتەقەی ئاجیکەندوانە وردە مەحاسرەی کردەوە و شەڕی سەداباد دەستی پێکردوانە تا ئەو وەختە بەرپرسایەتی من هەر پاراستنیە و دۆشکەیە بوو کە پێم بووموانەی تر لە شەڕی سەداباددا بریندار بووم برینەکەم هەرچەند وەک قورس بریندارێکی قورس نەبوو بەڵام کاری بوو پرشکەیەک لە یەکێت لە دەستی ڕاستمەوە گەیشت بوو نزیک عسەبەکەمەوانێک ئێتەوە وەخت دەستم لە فعالیت کەوتە بوو و بەداخەوارە و تۆپەشی کە دایان لە پەنای دۆشکەکەوانە سێدانە لە هاوڕایانی کەمان تقریبن یەکیان مەسیرێک کورتتر و دوانیان دەرزا گیانیان لەدەستدا ئەتەوە بوو من لە وەختەوە ئەو ببوونەی ناردن و مەعالجەکردنوانە تقریبان کارەکانم وەک تۆزە پشتی جپەی لێ هاتەوە بوو نردیانم بۆ مەعالجە وێنەیەکمەیە کە چەند کەسێکین سیاویداەوە 1-2 ڕۆژ دوای برینداربوونەکەمە کە دەزانم بەڕێم دەکەن بۆ مەعالجە زۆر بۆم سەخت بوو لە چەکەکە دوورکەمەوە ینی چەکم لە شاندا نەبێ وەک یادگارێک گرتومە ئەو بوو کە بە کورتی بڵێم ئەمە ڕەوانە کرام دوای چەند مانگێر لە مەعالجە بووم و بەعالجەکەش بەرحاڵ نەتایجەکەی باسکران نەگەوەی کە تاوە باشمەوە بەو نەتیجە گەیشتن کە دەخایەنێ ئەو بوو کەمە گەرامەوە بۆ منتەقەی موکریان کە لە ئاوایی مووسێ لەوێ کومیتە منتەقەی موکریانی لێ بوو لێ فعالێتم دەست پێ کردەوە دوای ئەوە مەجبور چوینە کارجێ منتەقەی سابلاغەوانە لەوێ ماوەی مخەرمان بووتە ئەو دەفەیە بۆ ماموریەتێک بوو من بەتەنیا نەبووم هێزێک لە پەلێک لە ناوچەی بۆکان بەرەو ناوچەی شنۆ بەڕێکرا کە منیش لەوێدا کوتیان تۆش لەگەڵام تۆ لەوێ وەک بەرپرسی مەقەڕ و تەسلیحاتیان پێدەکودا وەخت لەوێ بە لەوێژ ماوەیەک مامەوەتەوە مخەڕەژ نەماوە دووبارە هەر هەمان شێوە بە تاکتەنیا گەڕامەوە هاتمەوە مووسێ و لە مووسە بوون و مووسێژ نەماوە بۆیە سەری تێدەپەڕم بۆی و کاتی بەرنامەکە کەمە هاتی نەسوونێ ئەتر لە سوودێ ماینەوە ئەوانە تا ئەو وەختانی کە من ئەرز دەکەم من بازە فعالیتایە کە هەموو دەمکردوانە یەک دەستی بوو چنەوە دەستم کاری دەستی ڕاستم کاری نەدەکرد بەڵام دەستبندێکیان پێدا بووم فقەتین دەکرێت لە هاتینە سۆنێ کە دەبێت سۆنێ دەبێتە ئیتر مەرزی ئێران و عێراق بەڕووکاری لای قەڵات دزێ و ئەوانەدا ئەتر لەوێ کاری خەڕەکان کەوتنە حاڵەتێکی پشتی جەپە کەوتنە ئەودی لەوێ ئێتر تەسمیم گیرا مەشورەتیان کرد لەوێ کارێکەیە کە لە ئێرتباط لەگەڵ
کاری تەکێش تشکیلاتی شارەکانی ناوەوە و بڵێن بەشی مەخفیوانە پۆستێک بوو کە وەخت ئێمە بە دەلیلەوە ئیمکانات وەگەستانە بوو تۆ بە کلیکێک تەواوی دنیا مەسەلەن بە سەدان سەفحە بنێری ئەو وەخت ئیمکاناتی ئێمە فقط ڕادیۆکان بوو وەک ئەوەی کە سەرێ بگا انتشارات لە شرایط لە ئیمکاناتێکی زۆر کەم بەرخوردار بوو مەساوانیان دەکرد ئەو نەشریاتەی کە کۆمەڵە بڵاو دەبووە لە سایزێکی زۆر وردە تەکسیر دەکرا و ئێمە لە وسعەتێکی زۆردا ئادرس گوزاریمان دەکرد و دوای بەڕێمان دەکرد وانە و کە لەو شارانەوە بەدەست خەڵکەوانە بگە ئەلم بەشەدا بە یەکدەست بە چەپ فێری نووسین بووم کارم کرد هەتا دواییش ئێتە سونێنەما هاتیە مقڕێکەیە ئوردوگایەکی ڕشوانی پێڵەن کە لە ئوردوگانەیە ڕەنگە لە نێو کەوت بێ ئەوێ ئاوادان کراوە دیارە زۆرتر بنێو مەسلەی خاکی عێراق نبوو پاییز و تقریبا بەرە وزستانی 64 لێ ویندوایی هاتین منتەقەی معلومە هاتیە ساڵی 64ەوە ماوەیەکیش لە معلومە ئارە و کارە میدامەدا لە نێو تەکشدا دوایژتە وەختێ کارێەوە بوو وردوگای معلومە کراوبەوە ڕفێقەکان لە ناوچەوەێتە ئەو مەناتقی فعالیەتی بە تەواوی ئەو حاڵەتی سابەتی نەبوو دەچوویەوە دەورێک دەمایەوە داهاتەوە کێتە ڕفقای ناوچەی بۆکان و مەهاباتوانە شاتنەوەوانە و چوومەوە لایەنوانێتە زۆر وەڕز بوومەتە بۆم نەجرا هەرچی کردیان من ئەو بە یەک دەستیش بوو بێ دێمەوە تر لە 64ەوە چەند فعالیەتی ناوەوە چوومەوە لەگەڵیان بوومەوانە هەتا تقریبا ساڵەکانی 66 جا لەو ماوەشدایەتە بە پێی توانایەکان کە باس کرد لە ناوە بوونەوانە بەداریمان بووە کە دوای ئەو تۆزی حدێمەوە سەرەوە بەشێ بەڵام رابطەی خەڵکەوەی کە خەڵک باز دەکرێت زۆرە پێم خۆشە ینی لە هەموو باسەکانە ئێمە بەڕاستی ئێمە هێزێکین کە ناتوانین لە خەڵکمان دیاکەوە ئەوەی کە دەڵێن کۆمەڵە جەماوەری بووە بە معنای واقعی جەماوەری بوو چون لەنێو ئەو جەماوەرەدا بوونەوە ئەو جەماوەرەش ئێعتمادیان بوو بۆەوە ئەوە نەبوو مەسەن لە بەرخێن شیرنی من بێ هەموو شتێکی ئێعتمادێکە متەقابل بوو باوەڕێکە بووی مەسا ئێمە وەختێ چوینەتە ئاواییەک وەختێ خەڵک متەوەجە بوون پێشمەرگەی کۆمەڵان ئەگە باز لە نمونە بم بۆ جوانێ خۆم لێ بستۆ کابراکتوێتەوە بە خیاڵی ڕاحەت دەخەومەتایەوە لێرن یعنی ئەوەندە ئیتمینانە بوو باوەڕی بۆ شتە بوو دەیزانی تۆ هێزێکی لە خۆی و ئەوەی کە پێی دەڵێ بووە دەردوڕەنجی ئەو باز دەکەی هێزێک نەبووین کە بەسەر ئەوانەوە تۆگە وەختی باز لەو فشە ئێستا من دەگەڕێمەوە دوای ساڵ های ساڵ مرورێک دەکەمەوە بەسەر ئەو دەورانەدا کە بە چ واحد و هێزایەکەوە ئێمە چوینەتەوە نێو ئەو خەڵکە باوشی ئاوەڵیان کردوێتەوە ئەمن هەل لێرەوە هەتا گۆشە گۆشەیەم کوردستانە لەو بەرنامەی جەنابتانەوە دەستی دانەدانیان بە گەرمی دەکوشم نمونەیەک ئەرزکەم دەزانم وەختی بەرنامەکە نەگرم بۆی کە هەر ئەوە نەبوو ئاوا جەمعی بێ ئەم خەڵکە اعتقادیان بۆ بوو لە شارنەوەی پێشمەرگەی کۆمەڵەدا هاوڕێ کەریم ئەمە پێشمەرگەمان بریندار بوو ئیمکاناتمان نەبوو شرایطەکە لە نێو شارەکان بە حاڵەتی شاراوە مراجعە دەکران ئێمە لە دێهات بە بۆنەی مەئموریەتایەکەوە بە فەردی مەسەلەن لە ماڵ بووین کە لە حاڵەتی مەخفیدا بوون بەڵام موقعیتەکەوا بۆ کە گروی زەربەت هاتوۆتە ئەو دەیە هەر ئەو ماڵەی کە پێشمەرگەی کۆمەڵی تێدا بۆ گروی زەربەتیشی تێدا بۆ نەگەوەی کابراکە خراپێت بەڵام بۆ حفزی تۆ ئەو هاتووە خۆ بە زۆری داهات بەڵام تۆشی پاراستووە ئەمانە هەموو دەکاتە بۆ ئێمە ئەو باری سیاسی ئێمە فقط چەکدارێکی ویشک و ڕق و تەق نەبووین کە بچین ئەماسە بیر و باوەڕێکمان بوو ئەو بیر و باوەڕش حتا لە نێو کۆمەڵدامە دەستای سازماندەمان بوو ئەم دەستانە دەچوونەوە کاری تەبلیغ و تەلەڤیزیۆن دەکرد ببوورە دەزانم شتەکان یەکجار زۆرن کاتی بەرنامەکەتی نەگەم و هیوادارم ئەو پرسیارانەی کە دەتوانێت جواب دەرەوە باسکردن لە هەموو قۆناغانە کاتی ێزگار زۆری دەوێت و شک لەوەدا نییە بەڵام پێم خۆشە ئێستا لەو مەقتەعادا کە چوونەتە دیوی خاکی عێراق و لە ئۆلگاکان نیشتە جێ بوون و دواتر بڕیار دەدەن کە کوردستان بەجێ بێڵن و بەرەو وڵاتە ئەوروپایەکان ڕێ بکەون ئەو مەسیرە بۆ وڵاتە ئەوروپایەکان بێگومان مەسیرێکی پڕخەتەر و پڕمەترسی و ئاستەنگە
ڕۆشتنی ئێوە تێکردنی ئەو مەسیرە بۆ ئێوە چۆن بوو وە دواتر کە دەگەنە ئەو وڵاتانە جێگیر بوونتان خۆناغی پەنابەری و بەرخوردی ئەو وڵاتە لە پرۆسی پەنابەری وەرگرتندا چۆن بووە ئەگەر تیتروار سپاست دەکەم بەسەرچاو بەڵە هاوڕێکرد من ناتمەوە بەشی ڕابردووانە دێنەوە سەر من لەو مەختاوە کە ئێمە واردی بڵێن لە ئوردوگان نەماین و بەرەو ئوروپاوە ڕێکەوتین ئەوەی کە بەرنمەیەکی ڕۆشن بێ ئەوەی کە چ دەکەینەوەی چی لە پێش پێمانە ڕاستەکە هیچمان نەمان دەزانانی ئەگەر دانەدانەر زانی بێتیان حتمما پێشتر تەجاروبی ئەوەیان بوو بەڵام بە ئامێمەوە بوونچن وەختی هاتیم بۆ پێشمەگەی کۆمەڵە مەقولەیەکی ئاوا ئەسەن بە خەویش نەمان دەدی بەڵامەتەوە بوو لە ساڵەکانی نەوەدەوە هەموو کەس زانێت بەشێکی زۆر لەم تەشکیلاتە بەرەو لە کاناڵی تورکیەوە بەرە ئوروپا هات کە لەوە یەکدانە لەوانە من بوو بەڵام ئەو مەسیرە پڕخەتەرە هەتا حەدیەکە تا بڵێن تا ئانکارە مەسیرێکی پڕخەتەر بوو بەڵام لێرەدا من پێم خۆشە لە تەریقی ئەم بەرنامەی جناتانەوە هەرچەند بۆ خۆم عزوی کۆمەڵن عزوی تشکیلاتە مفعالیە دەکەم دەستخۆشبایی بکەم لە هەموو ڕەهبەریەتی ئەو وەختی کۆمەڵەوە لە کۆمەڵە کە بەو پەڕی مەسئولیەتەوە واقعاً بێئینسافیە گەوە نەڵێن بەو پەڕی مەسئولیەتەوە دانەدانەی ئەوانەی کە لە ئوردوگاوە بەرەو تورکی هاتن بە مەسئولیەتەوە بە بەڕێکردن و ئێمە ڕەنگە پێمان وابێ ئاگامان لێنە بۆ بەڵام ئەم تشکیلاتە لە مەسیرەوە بە هەموو جۆرەتە ئەو لەحزی دەگەیشتینە ئانکارە بەدممانەوە بوو لە ئانکارە بەدممانەوە بوون هەزینەیەکی لە اختیاردا دانابووین هەتا لەوێ وەڕێ دەکەوین و قبوڵی وەردەگرین ئەو بوو کە من بۆ خۆم بە شخص ئاخرەکانی 91 بوو لەو مەسیرەوە هاتم و لە ئانکارە خۆم معرفی کرد بە دەفتەری UN و مساحبە شتیان لەگەڵ کردین و دیارە زوار بوون و ساڵێک و وردەیەک لە ئانکارا ماینەوە ساڵێکی زۆر ناخۆش ساڵێکی پڕخەتەر هەتا کە بیسراوە و باسش کراوە لەو ئاخراندایەتە وای لێ هات لەو چوو ئەو مەسلەی دیپۆرتەکان هاتە پێشەیە کە تەرحێکی بینی ئێران و عێراق بوو کە ئەو کەسانێک کە هاتوون زۆربیان پێشمەرگەن پێشمەرگەی جریانەکانن بۆ لە نێوانەدا ئامارێکی 500 و تقریبەن 6 نەفەری هاتە دەرێ بەڵام لەسەر ئەمانە لەسەر تێدادێکیان تاقی کراوە هەتا شاری وان چوون و لەوێشەوە بە دەرگیری ئەو گروهە لەگەڵ پۆلیس و هاوکاری خەڵکی وان ئەو بوو ئێترازایەکە ئەو وەخت لە تورکیە کرا تەواوی سەفارەتەکان گیرا UN گیرا هەمووانە گیران و بوو بە باعثیەوە کە ئەم تەرهەشکەستی خوارد و ئەو تێدادەش گەڕانەوە و هەموو تێدادەی کە لەوێمانەوە ئێتە تەقسیم نەکران بە شارەکاندا و درانەوە بە UN و وەک ئیستراری کشوەرای سکاندیناوی چەند کشوەری ئوروپایی هاتن هەڵیان گرتن و هێنایەنن بۆ وڵاتی خۆیان کە بوو من ساڵ و نیوێک لە تورکیە مامەوە لەو ساڵ نیوەشدا ئەوەی بەڕاستی لە دەستمات بێ وەک ئۆزۆ نا بەڵام ئەو شورا بوو شورای هەمبەستگی پەناجویانەوەوانە هەچی لە دەستمات بێ کرد بێتم تا حدێک تورکی کوچە بازاری فێر ببووم بۆ متەرجمیوانە لەگەڵ بۆ سەفارەتوانە هەر کەسێ احتیاجی وایە لە ئانکارە بێ ئەوەی بزانم چێ لەگەڵی دەچووم ماوەیە دەوری ئەوەڵ قبوڵی وەرنەگرت توودی کێشان مەجبور بووم دەتوانم بڵم بە دزێەوە مەجبور بوومتر بە شێوەیە کاری دوو لە کەشێوانم دەکرد و بڕێک لە بژێوی خۆمن دەکرد و تاوەی کە ئاخرەکانی ساڵی 92 بوو لە تورکیە نەجات هاتین و بەرەو وڵاتی نەڕۆژ کاتێک دەگەنە وڵاتی نۆروێژ ئەڵبەتە هەتا ئێستاشی لەگەڵ بێت ئێوە لە کاری سیاسی ئەگەر هەڵە نەبم دانەبراون بەردەوام کاری سیاسیشتان کردو وەک ئەندام و تشکیلاتە هەر ماون ئەوە بۆ ئێوە مشکل نەبووە یاوەی کە چۆن بووە هەم زەمان هەم هەوڵی نیشتەجێبوون و خۆتەتبیقدان لەگەڵ ژیانێکی نوێ و لە وڵات و فەرهەنگێکی نوێدا و هەم زمانیش وەزایفەکە لەسەر شانە وەکو ئەندامێکی و تشکیلاتە دەبێت بەڕێوەی بێنی یا ئەگەر بشکرێت ئەرکەکانتان لە دەروی وڵاتمان ئەکە سیاسەکانتان چی بوون ئاوە تیتروا باسییان پێی سپاس بەڵێ زۆر سپاس هاوڕێ کەریمی عەزیز ئەگە بەحسێک لەسەر ئەو بەعام هاتنی ئەم ڕفێقانە بۆ دەرەوە بێ ڕەنگە زۆربەی کەیسەکان وەک یەک نەبێت هەر بە دەلیلی ئەوەی کە وڵاتێک کە چوونەتنی وە شوێنێک کە قەراریان گرتووە وەک یەک نەبووە
و ئەوەی کە جەنابشت پرسیار دەکەی مربوط دەبێتەوە بە داوای لێبردن بە خودی خۆم من وەختی هاتم دایانم بە نۆڕۆژ دایانم بە شمالی نۆڕۆژ ئێمە لە تورکیەوە بەهۆی مەسیرەکەم بوو بە دوو تیارە هاتینە ئۆسلۆ لە تورکیەوە بۆ نۆڕۆژ بەڵام لە ناو خودی نۆڕۆژدا بە دوو تیارە و بە 35 دقە ئۆتوبوس بردیانین ینی تەواو ئێمەیاندا بە شمال و کەسێکی وانە بوو دیارە سەختە دەزانین چۆن یەکشت ئیشارە پێ بکەم هەر لە ئۆردوگا هاتنە دەرێمان ئەگەر ئیزازەم دەمە وەختی چوومە ئەوەڵین جار چوومە بەردرگای UN ئەو ڕفێقانەوە منیژی وەگەشێ لەو ڕفێقانە کە چێ بوون و چمان دەکرد وەختی دیم لە من بێحەد بە لە حازی ڕۆحیەوە بۆم ناخۆش بوو زۆرم بۆ سەخت بوو کە چێ بوون و چمان دەکرد ئەلام بەڕاحەت مەسەلەن من باری ئینسانیەکەی نییە بێڕێزی بکەم لەبەر دەرگاوان و پۆلیسێ چۆن بەڕاحەت بەسەرم ڕفێقانەدا هەڵدەخوڕێەوەین دەکاوانەوەی نەر دوای هاتینە ئەوروپاش دیارە تەبیعیە باری تەبیعەتەکەی ئەو جێی کە من قەرارم شمالی نۆڕێژ بوو 6 مانگ شەو و 6 مانگ ڕۆژ تاریک و تونوک بەفر هەتا پشتێنە هیچ زمانێک نازانی تەوە بوو ماینەوە و بارحاڵ معرەفی کراین و ماڵیان بۆ گرت بوون ماڵیان بۆ بەکرێ گرت بوون ماڵەکانیانین کردووانەوە لێدا بوون نە زمانمان دەزانی نێشتێ دوای ماوەیەک ئیمکاناتی زمانیان بۆ فراهم کردین کە ئەو کات لەوێ ئەوە بوو 500 ساعاتێکیان بەناو پێدەکوت کە حەقی تەدریسمان هەیە کە دیارە ئەوانەمان پشت سەر ناو بە دوایەوەدا من بەڕاستی بە بۆنەی ئەو دوورکەوتنەوەم لە خوێندن لە ماوەی پێشمەرگایەتە زۆرتر تەمایل بوو خوێندنێکی کورت یا دەورەیەکی کورتی مەدرەکدار بێ کە کارێک وەرگن چون لێرە تۆ هیچ کارێک نادەنێ مەدرەکرد نەبێت ئەو بوو کە لەو ڕشتەی ئێستا هەماگە لازم بوو لەجێ خۆشی باس دەکەمەوانە لە کاری ساختمانیدا من چوم دەورەیەکەیم خوێند و تەواوم کرد و دوای زمانەکە ئەتەوە بوو هەر لەو پرۆسەیەوە من واردی بازاری کار بووم لە کاری ساختمانیدا کە ئەلێرەدا ئەوە بژێرمەوە بەڵام باری تەشکیلاتەکەی ببەمەوە چون ئەو وەخت خودی تەشکیلات بۆ ئەو شرایەتە ئامادە نەبوو لە دەرەوەی وڵات کە تەواوی ئەم ڕفێقانە دێن سەری سازماندەهی بکرێن وەگەستا نەبوو یعنی جاری و ڕفێقی وابوو تەمەشادەکەی 2 ساڵ 3 ساڵ خەبەرێکی نەبوو تێدادێ لە ڕفەکان پیاوە بوو هەر کەس نەیەزانی لەکوێیە مەسەن شمالی نۆڕۆژێکی لەوانە بوو من لە ساڵی ئاخرینەوە دووە هەتا 2002 بە کار و فعالیت و تشکیلی زیندگی و هەمووانەوە لە شمالی نۆڕۆژ بووم دوور بەڵام دوورا و دوور لەگەڵ تشکیلات کە ساڵێت جارێکا دووجار دەچوومە یۆتۆبۆری لەگەڵ ڕفێقەکان لە تەماس و دانیشتندا بووم بەڵام بۆ ئێمە فعالیەتێکی ئاوا جەمعیەوەوانە بە تاقیتە نییە لەو شمالە نەبوو بەڵام هەر ئەو وەخت بەهۆی ئەوە کە بوومان لە مەراسمای ئەحزابی ئێرەدا بڵێم وەک ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جەهانی ژن لەوانەدا ئێمە بەشدار دەبووین و من بە شخصی خۆم معرفی کرد بوو کە لە چێم و دەچوین و بۆ وینەوە بەشدار بووین ئەتەوە بوو سەر بەوانەوە نێشم کە بەشی زۆری هەڵدەگەڕێتەوە بە کار و زیندگی بەڵام چون شرایەتی سازماندەیەکە ئەوە نەبوو تشکیلات تا ئەوەختی ژاوە خۆی نەگرتبەوە هەر زۆرتر لە حاڵی ارتباطات و نشریات و هاتنوانە بەڵام لە مەقطعی 2000 و ئەوانە بۆلاوە مەسەن ئەوە بەعکسەوە مەسەن لە بازێ لە شارەکانی سوێد وانە بوو چون جەماعەتی زۆر بوون زۆرتر خۆیان گرتبوو ئەتەوە بوو لە 2000 بۆلاوە تەماسەکە بەرینتر بووەوە زۆرتر بووە و من هەستم بەوە کرد کە ئیتر من نابێت لێ هەستام هاتمەوە بەرەو جنوبی نۆڕوێژ کە لە ساڵی 2000ەوە کە هاتوومەتە ئێرە دەتوانم بڵم بە غراق پەزیری نەبێت لەنەوە 5% جەلەسات و فعالیەتەکانی تشکیلات لە دەرەوەی وڵات لە وڵاتی نۆڕۆژەوە بە تایبەت لە سوێدا بەشدارم و دوای ماوەیەک جەلەسات و ئەم تەزاوراتانی کە بۆ پشتیوانی لە ناوە لە زیندانی سیاسی لە فەردی سیاسی لە کوردستان هەمووانەکراوە بووم و لە مەراسمەکاندا لە کاری تەزئین و هەموو وردەکارەکانمانە زۆر کاری فەنی ناسبنایی بەڵام ئەمەلەن لە ساڵی 2013 وەک حاڵەتی ڕسمی جیاواز لە کارەکان وەک فیلمبەردار هاوکاری تلویزیۆنی کۆمەڵە بووم بۆ مەراسمات و مناسبەتەکان و ئەوەی کە باشت کرد چۆنە سەختە بەڕاستی دەبێ ئینسان دەگەڕێتەوە سەر هەرەوەی کە چەندە مایەت تێدا ماوە دەبێ مایە دابنێ من مەسەلەن لە خەوی خۆم گرتوێتەوە لە کاری خۆم گرتوێتەوە و بۆ ئاگاداری هاوڕێکەری مازش تەوای ئەو کارانە هەتا هاتو چۆکان هەزینە هەڵدەگرێ فلانە کارە هەزینە هەڵدەگرێ هەموو بە هەزینەی
خۆمان ئەم کارانە دەکەین وە دەچین و دێنەوە و درێغیم نەکردووە لە کارەکانداوە ئەگە ڕەنگە لە دنیای مەجازیشدا بۆ خۆوە دەرخستن نییە بەڵام هەمیشە چون لە پشتەوەی دووربین بوون هەموو خەڵکەکە دیار منەوە لە خزمەتیاندا بوو فیلم بەرداریم کردووە بەرحاڵ زۆر سپاس و هیوای سەرکەوتن بۆ دەخوازیین پێم وایە پرسیارێکی ئەو تۆم نەماوە زۆر ماندوو کردی ئەگەر وەکو دوایین قسە دوایین وتە شتێک پێت خۆشە ئیشارە بکەی و لە قسەکان دەرنەهاتوە پێم خۆشە ئەگینە ماڵاوەی لە بینەران دەکەین و لەوە زیاتریش تۆ ماندوو ناکەین سپاس بۆ بەشداریت لەڕاست زۆر سپاس ئەگە مەجاڵم هەبێت چون من دەزانم مەودای بەرنمەکە کەمەوە لە بازە شوێنەکان سرانمەوە باتەوە زۆر بۆ شراتی کە هەڵدەگەڕێتەوە ئێرە مەسەمە هەر لێرە لە وڵاتی نۆڕۆژ دیارە ئەمە بە شێوەیە هەڵبژاردن و دەکەنوانە ئەو افتخارم بووە کە 3 دەور دەبێتە 3 دەوری 3 ساڵە لە کومیتەی نۆڕۆژی ئەم تشکیلاتەدا بم و لە ساڵی 2017 کە دەبێتە 2 دەوری 2 ساڵە لە کۆنفرانسی 11دا ئەو افتخارم وەرگر کە هەڵبژاردرام و بوومە ئەندامی کومیتەی دەرەوەی حزبی کۆمونیستی ئێران و تا ئێستاش لەگەڵ ئەو کومیتەیەم و لە فعالیەتەکانیدا هەموو و کەماکان هەم و فعالیت دەکەم و دیارە هەمووانش احتیاجی بە وەختەوە بە تایبەت لەو ئاخرانەدا تۆزە فەراغەتم دەبێت زۆرتر پێم خۆشە بە دوای وەختدا دەگەڕێم کە ئەوەی کە وەزیفەیەکی تشکیلاتی لەسەر شانمەوانە جێبەجێ کەم و هەروەک بۆ خۆشت باس کرد لەم بەرنامەدا زۆر سەختە تۆ بێ لەوانەیە بڵم بە گۆشەهایەکی چکۆلە دەبێت پێدا بڕ من هیوادارم توانی بێتم ئەو شانەی کە نیازی بەرنامەکە یەکوت بێتم و سپاسی تۆ دەکەم هاوڕێی عەزیزم و هەموو هاوکارانی تلڤیزیۆن و دووبارە لێرەوە دەستی گێرمی تەواوی ئەو کەسانەی کە لەم شۆڕەشەدا لەنێو کۆمەڵەدا بەشداریان بووە بە گەرمی دەخشم و مطمئن بە ئەو زەحمات و فەداکاریانەی ئێوە نەبووایە نە من ئێستا وەک ڕەحیم بەنجی لە حزورتاندا بوو ناو تشکیلاتەش بێ ئێوە دەیتوانێت ئەو کارە بکە و ئەوە تەنیا ئەوە دەتوانێت بکاتەوەنەوە ڕێز و احترام هەیە بۆ تەواوی بنەماڵی هاوڕێیانی گیان بەخردو بۆ بنەماڵی پێشمەرگەکانی کۆمەڵە و بۆ تەواوی و کەسانی کە ڕۆژێ لە ڕۆژان لیوانێکیان ئاو داوەتە دەست پێشمەرگەی کۆمەڵە من قسەیەکی تایبەتی نیە و زۆر سپاس زۆریش خۆشحاڵ بووم بۆ ئەو دیدارەی کە تەرتیبتاندا بوو بۆ هیوای موفەقێت و ئارەزوی هەموو ڕفەکان ئازیزان و خۆشەویستان ئەوەی کە پێشکەشتان کرا وتوێژێک بوو سەبارەت بە ژیان و خەباتی هاوڕێ ڕەحیم مەلەکی لە زمان خۆیەوە سپاس دەوەی کە تا کۆتایی بینەر و بیسەرمان بوون تا ئاڵقەیەکی دیکەی بەرنامەی ژیان و خەباتی یاران شادی و بەختەوەریتان ئاواتمانە هەر بژین بە شاد